هاوکێشە سیاسیەکان لە ڕابردوو وای کردووە کە شەقامی عێراقی دڵنیان نەبێت لە بەشداریکردن و چوونە سەر سندوقەکانی دەنگدان وەک دەڵێن لە خولەکانی ڕابردوو حکومەت بەدەم داواکاری و خواستی خەڵکەوە نەبووە. چاودێران پێیان وایە سەرکەوتنی حکومەتی داهاتوو بە لە ناودانی گەندەڵی دارایی و سیاسیەکان دەبێت کە لە سێخولی ڕابردوو جومکە باڵاکانی دەسەڵاتی گرتبووەوە. احنا نشوف انه المرشحين كانوا ليس يعني بالطريقه اللي يقدم شيء بادیدی ئێمە کاندیدەکان لە ڕابردوودا وەک پێویست نەبوون کاتێک چوونە دەسەڵات لەگەڵ ئەوەشدا دەزوەردانی دەرەکی زۆر بوو لە ناو حکومڕانی وڵاتەکەمان تەنانەت دەزوەردان لە ناو کۆمیسیۆنی هەڵبژاردن هەبوو. ناکۆچە سیاسەکان لە عێراق وای کردە سەڵاتداران بەڵێنەکانیان جێبەجێ نەکەن و هاوڵاتیان کە دەچنە سەر سندوقەکانی دەنگدان دەیانەوێ خزمەتگوزاری و ئاوەدانی و بەرقەراریان بۆ فەرەهەم بکرێ نەک بەڵێنی بێ بنەما وەک ڕابردوو. في السابق لم يجدي نفعا. الانتخابات هذه راح تكون مفصلية بحياة الشعب العراقي. هەڵبژاردننی داهاتوو لە عێراقدا یەکلاکەرەوە دەبێت بۆ خەڵک چونکە لە خولەکانی ڕابردوو هاوڵاتیان بێهیوا بوون. ئومێد دەکەین ئەم هەڵبژاردنە پاک و بێگەرد بێ و گشتگیر بێ و هەموو تاکێکوونەتەوەیەک بەشدار بێ هەروەها دوور بێت لە دەزوەردان بە جۆرێک هیچ جومگەیەک لە کۆمەڵگاکەمان زەرمەند نەبێ. ئێمە دەمانەوێت ئەم هەڵبژاردنە سیاسی بێ نەک ژمارەی. احنا نريدها انتخابات سياسية. يعني آراء الناخبين أو المواطنين العراقيين بۆچوونی هاوڵاتیان دابەش بووە بەسەر دوو بەشدا بەشێک پێی وایە حکوومەتی داهاتوو گۆڕانکاری دروست دەکات بەشەکەی دیکە پێی وایە حکوومەتی داهاتوو هاوشێوەی ڕابردوو دەبێت چونکە هەمان حەزبوولایەنی سیاسی دەیبەنەوە ئەوان زۆرینەن و لە 2006ەوە تا ئێستا قۆرخی دەسەڵاتیان کردووە بۆ خۆیان و هەمان ئەجێندا و کاریان تەنیا گۆڕانکاریە لە هەندێک دەم و چاو. يعني تأتي وتفوز بالانتخابات. چالاکەوانێکی مەدەنیش دەڵێت وڵات بەرەو پێشچوون بەخۆیەوە نابینێت گەر ئۆپۆزیسیۆنی تێدا نەبێت چونکە ئۆپۆزیسیۆن ڕێگر دەبێت لە تەشەنەکردنی گەندەڵی و بادەردانی سامانی وڵات. الحكومة إذا ما يكون داخل البرلمان إلها معارضة من تخاف. حکومەتێک ئەگەر لەناو پەرلەمان ئۆپۆزیسیۆنی نەبێت لە کێ سڵ دەکاتەوە ئەگەر وەک ڕابردوو بێ لایەنەکان لە پەرلەمان و لە حکومەت بن کەس نەبێت سەرزەنشتیان بکات گەندەڵ زیاد دەکات. وەیە هاوڵاتی عێراقی بەلایەوە گرنگ نییە عەرەب بێ یان تروکمان یان کورد سەرۆکوەزیران شیعە بێ یان سوننە گرنگ نییە تەنها ئەوەی بەلاوە گرنگە گەندەڵی و گەندەڵکاران لەناو ببرێن کە چوەتە ناو بڕبڕی پشتی حکومەتەوە. وزراء كردي أن يكون رئيس الوزراء سني أن يكون رئيس الوزراء شيعي. اللي يهم الآن الشعب العراقي هو القضاء على هذا الفساد اللي نخر. زیادبوونی ڕێژەی بێکاری و ناسەقامگیری سیاسی و نەبوونی خزمەتگوزاری پێویست وای کردووە هاوڵاتیان دوودڵ بێ لە بەشداریکردن لە پرۆسەی دەنگدان یاخود نا. بەشێکیش پێی وایە بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکانی داهاتوو ڕەوشەکە زیاتر ئاڵۆز دەکا. لەگەڵ نزیکبوونەوەی وادەی هەڵبژاردنەکان دەنگی ناڕەزایەتی و خۆپشاندان و گردبوونەوەکان لە بەغداد زیاد دەکات. بەڕای زۆرێک لە چاودێران لە هەڵبژاردنی داهاتوو حکومەتێکی زۆرینەی سیاسی پێک بهێنرێت بۆی زاڵ بێت بەسەر ئەو کێشانەی کە لە 14 ساڵی ڕابردوو ئەمڕۆشی لەگەڵدا بێت پێوەی دەناڵاند. بێستون سەلام، کورتسات نیوز، بەغداد.